سڵاو بینێرانی شارپێ سام کاتتان باش وەکو ئەزانن ڕووداوێکی هاتوچۆ لەسەر شاخی بەرانان ڕوویداوە لە نێوان ژمارەیەک ئۆتۆمبیل ئەم ئۆتۆمبیلە بار هەڵگرەی بینن وەکو شاید حاڵەکان ئەڵێن کۆنتترۆلی لەدەستداوە داوێتی لە ژمارەیەکی تر ئۆتۆمبیل کە زیانی زۆری پێگەیاندون هەروە لە ئەنجامی ڕووداوەکە سێ کەس گیانیان لەدەستداوە ئێستا ئەمبوڵانسەکانی نەخۆشخانەکانی دەربەنی خان هاتن لێرە تەرمەکانیان گواستەوە و دوو کەسیش برینارن کە برینارەکانیان لە دۆخێکی سەختدایە. ئەمە لەگەڵ ئەفسەری هاتوچۆ ئەفسەری ئێشکگیری فەرمانگەی دەربەنی خان لێرە گفتوگۆمان کرد و زانیاریەکانی پێداین کە ژمارەیەک ئۆتۆمبیل بەر ئەو گەڵابەیە کەوتون یان ئەو بار هەڵگرە کەوتون و زیانی زۆری پێگەیاندون. ئەو سێ کەسە لە ئەنجامی ڕووداوەکە گیانیان لەدەستداوە پیاوێکی بەتەمەن ئافرەتێک و منداڵێکە هەروەها پیاوێک لەگەڵ ئافرەتێکیش برینار بووە و ئێستا تیمەکانی بەرگری شارستانی لە دەربەنی خان تیمەکانی هاتوچۆ مەفرەزەکانی ئاسایش پۆلیس تەندروستی هەمویان لە شوێنی ڕووداوەکان قەرەباڵخێکی زۆر دروست بووە ڕێگای هاتوچۆ بە تەواوەتی داخراوە لە ناوچەکە لە هەوڵی ئەوەدان کە برینارەکان بگوازنەوە بۆ نەخۆشخانەکان و ئەو ئۆتۆمبیلانەی کە لە ڕووداوەکە پەیان کەوتووە لێرە لە ڕێگاکە دوور بخەنەوە دواتر وا بکەن ڕێگای هاتوچۆ بۆ هاوڵاتیانی ئەو هاوڵاتیانەی ئەم ڕێگایە بەکارێنن دۆخی هاتوچۆ ئاسایی بکەنەوە.